بەڕێزان سڵاوتان لێبێ بەپێی تابلۆکانی پایتەختی هەرێمی کوردستان بێ ئەبێ ئێستا من ئاوا مامۆستا بدوێنم. مامۆستا بەڕاستی مەسرورین کە لە عاسیمەی ئیقلیمی کوردستان لە هەولێر ئەدبینین لە بەردەم محلێکی تایبەت خاص بە تەجهیزی منزلی متكامل. مامۆستا بەڕاستی تەخفیزاتێکی هائیلیان کردووە بەپێی قەتعەکەیان و زمانی 10 سنواتی حقیقی هەیە 100%. سەیری بکە ئەگەر بڕوا ناکەی صنع في مصر ضمان یەکێکیان 5 سنواتی حقیقی 100%، یەکێکیان زمانی ئەوەی تریان صنع في مصر، صنع في إيطاليا، صنع في تركيا. ما في كلمة كردية واحدة. واه سيري پشتەوەکە ڕاستە فەرموبینی ما بەڵێ ئەبێ وا قسە بکەین. بەڵێ بێکمان بەڕاستی کاگرانز یەکێ لە کێشە و گرفتاریە گەورەکان ئەویش کزی و لاوازی هۆشیاری نەتەوەییە. بەڕاستی زمان بنچینە و بنەمایشی زۆر گرنگە لە پێکاتێن نەتەوەی هەموو میلەتانی دنیادا. زۆر شوێنی دنیا گەڕاوی، بەڵێ ئەچیتە فەڕەنسا شتێکی وا بینی، ئەچیتە تورکیای بینی، لە پاریسەی بینی، لە لەندەنەی بینی. من لە ڕاستە ڕەنگە زیاتر 18 وڵاتی دنیا چوون. بۆ نمونە لەم دوایاندا کە سەفەرێکم کرد بۆ پاریس، ڕاستە لەو شوێنانەدا گەڕەکێکی تەواو بە کاملی هەیە کە خەڵکەکە هەمووی و خەڵکی وڵاتی چینە. بەڵام ئەوە نییە تۆ بچی لەوێ دانیشی لە چێشتخانەیەکە لە مینۆیەکە بۆ بێنێ ناوی خواردنیەکان بە زمانی چینی نووسرابێ یا کارمەندەکانی زمانی فەڕەنسی نەزانێت. بۆیە هەر خەڵکێک کە دێ بۆ کوردستان بۆێرە بۆ شاری هەولێر ئاساییە تێکەڵاوی و گەشت و ئەوانە مافێکی سەرەتایی مرۆڤەکانێکە هەبێ. بەڵام مادای وانییە کە دەبێت دام و دەستگاکانی دەوڵەت حکومداری لەم وڵاتە لەم شارە ئەبێ پابند بن خۆشەویستی و گرنگی زمانی کوردی لەبەرچاو بگرێت. من ڕۆژانە خەفەتە خۆم بەو شەقامانەتیە هەتۆ هەستێکە هەیە لە شارێکی کوردیای سیرکە سی تابلۆکە. بەڵێ بێگومان هەر لێرە لە دەوروبەری خۆمانە ئێستا من نامێت زۆر ناو بێنین ناوی شوێنەکان بێنم لەبەر لایانی ڕاگەیاندن و ئەوە هەر شتێکە بێ. بەڵام بە هەر حاڵ هەندێک لەو ناوانە بنەمایەکی ئاینیان هەیە ڕەنگە بۆ پیرۆزی ئاینی و ئیسلامی وانە بگەڕێتەوە. ئەمانە هیچی بنەمای ئاینی ئەمەی کە تۆ ئەیبینی تەتفی ئەو تەبریت مامۆستا ئەمەنە ناوی ئەسحابەیە، ئەمەنە ناوی کارەکەرێکی دینیە. ئەلحەیدەری چییە مامۆستا وانە؟ ئەم شاشەیی کە ئەڕوا ئەمە چییە؟ نۆرماڵ لاناس حکومی ئەمە چییە؟ کاکە ڕەنجانی هەموو هۆکارەکە کورتە و مەخلەسی قسەکانمان ئەوەیە هەستی خۆ بەکەم زانینە لەلایەن تاکی کورد بەرامبەر بە کولتوری ئەوانی تر، کولتوری وڵاتانی داگیرکار، کولتوری وڵاتانی خۆسەپێن و زرهێز لە ناوچەکە. چی ئەڵێ بە مەجلیسی شەعب، چی ئەڵێ بە ڕئیسی ئیقلیم، چی ئەڵێ بە ڕئیسی حکومەی ئیقلیم، ئەبێ ئاوا قسەیان لەگەڵا بکەیت. چی ئەڵێ بە مەجلیسی بەلەدیەی ئەربیل، چی ئەڵێ بە مەجلیسی محافەزەی سلێمانی، ئەبێ ئاوا قسەیان لەگەڵا بکەیت. کاکە ئەمە تابلۆکانی ئێوە ئاوە ڕاستە فەرموو. ئیتر ئەگەر نیگەران بن لێم تووڕە بن لێم ئەمە تابلۆکانی نیشتیمانەکەتانە وایە بەڕاستی وایە. من ئەوەی وەکو تازە بەڕێستە لەگۆدیەکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەو لایەنە خۆ بەکەم زانینەیە بەرامبەر بە کولتوری ئەوانی ترکە زاڵ بوون بەسەر ئێمەیە لە ئێرانە لە عێراقا. هەر بۆ نمونە بڕۆ سەردانێکی شاری دیاربەکر بکە، هەست دەکەی کە خەڵکێک کوردی ئەزانی قسە بکە، کوردە کرمانجە بڕۆ بۆ کرمانشار بە هەمان شێوە کابرا کوردە خەڵکی بە شێوە زاری تایبەتی خۆی ڕۆژانە بە کەڵهوڕی بە لە چی قسەکە. بەڵام وەختێک کە تۆ گفتوگۆی لەگەڵ دەکەی قسەی لەگەڵ دەکەی ئەو یەکسەر بە زمانی فارسی وەڵامت دەدات.